بیرکاری پۆلی پێنجەمەی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجەکەم لاپەڕا 59. پرسیاری ژمارە 1. پرسیارەکی هەتا بڵێ باشە، گرنگە و ئاسانیشە. ئەم کۆمەڵە پێدراوانە بخوێنەوە. دەخوێنمەوە چییە؟ 5 16 17 17 17 18 ئەوە خوێندمەوە. ئایا گومان دەکەی کە ناوەند نزیکتر بێت لە چ؟ لە 5 یان لە 16 و لێک بدەوە. لێکی بدەوە. ئەمن کە تەمەشای کۆمەڵە ژمارەکان دەکەم دەبینم زۆربەیان بێجگە لەو 5 زۆربەیان لە دەوروبەری 16 و 15 و 16 و ببورن 17 و 18. واتە ناوەندەکەش دەبی نێزیکبی لە زۆرینەی ژمارەکان. ناوەندەکەوە ڕەنگە ناوەند بکاتە 16 ڕەنگە بکاتە 17 ڕەنگە بکاتە 15 ڕەنگە بکاتە ئەو ژمارانە بۆ وێنە. لەبەرچ ناکاتە 5 چونکە تەنیا یەک ژمارە 5. زۆربەی زۆری ژمارەکان لە 10 گەورەترن، لە 15 گەورەترن. بێگومان ناوەند هەرگیز ناکاتە 18 چونکە تەنیا یەک ژمارە 18 و هەرگیز و هەرگیزیش گەورەترن نابی لە 18 و هەرگیز و هەرگیزیش بچووکتر نابی لە 5 بەڵام ناشبیتە 5 چونکە یەک تاکە یەک دانە یەک تاکە ژمارە تەنیا 5. واتە ناوەند دەبی لەو دەوروبەرێ بیان 16 بیان 17 بی ئەو شتانەبی 15 بی ڕەنگە 4 دەبی بەڵام هیچ کات 5 نییە. کەواتە زیاتر 16 دەکا پێدەچی ناوەندەکە 16 دەبی. کەواتە تەمەشای ژمارەکانم دەکەم بزانم زۆربەی ژمارەکان لە چ ژمارەیەک نێزیکن. بێگومان لە 16 هەموو ئەو ژمارانە نێزیک 16ینە. تەنیا یەکە چیان 5 ناوەند کو دەکاتە 5 هەرگیز ناکاتە 5. ئێستا ناوەندی هەر کۆمەڵێک لەو پێدراوانە دیار بکە. پێش هەموو شتێک دەبی ئەمن ڕێسای ناوەند دیتنەوە بزانم. ڕێسایەکە چییە؟ ئەو ڕێسای دەبی بزانم ناوەند یەکسانە بە سەرجەمی ژمارەکان دابەشی چەند دانە ژمارەم هەیە. هەمیشە ناوەندی هەتا ببینمەوە دەبی سەرجەمی هەموو ژمارەکان بزانم پاشان دابەشی چەند ژمارە کردبم ئەوجا ئەنجامی دابەشەکە یەکسانە بە ناوەند. ئەو ڕێسایی دەبی ئەمن بزانم. واتە لێرە ناوەندم دەوێ ناوەندی کەواتە ئەو ژمارانە کۆ دەکەمەوە خانە یەکان لەگەڵ خانە یەکان 8 و 2 10 لەگەڵ 4 14 ئەوجا یەکەکەم هەیە بە 4 لێرە بنووسم دوای یەکەکەی لادەبە پاشان 1 کۆ 2 3 کۆ 1 4 کۆ ئەو یەکەی ئێرەش یەکسانە بە 5. ئەوە سەرجەمەکەم دیتەوە. ئێستا ئەو 54ەی دەینم چەند ژمارەم هەیە. ژمارەکانی خۆم دەژمێرم. ئەوە 1 دانە، ئەوە 2 دانە، ئەوەش 3 دانە. کەواتە 54 دابەشی 3 دەکەم کە 54ش دابەشی 3 دەکەم. 5 دابەش 3 یەکسانە بە 1. 2 دەمینێتەوە 24 دابەش 3 دەکا 18. ناوەندەکە کردیا 18. ئایا ژمارەیەکی شیاوە؟ بەڵێ. ئەگەر ناوەندەکە بیکرد بە 13 یان 14 یان 22 یان لە 14 گچکەتر یان لە 22 گەورەترەوە هەڵەیە. بەڵام ئەگەر لە ناوەڕاستی 14 و 22 بوو ژمارەکە
وەکو لێرە 18 لە ناوەڕاستی 14 و 22 ئەوە زۆر شیاوە. 17 هەر باشە، بەڵام بێگومان بەڕاستی ناکاتە 17، بەڵام جارەکی دیکە ئەگەر شتێکی ئەوها بوو لە ناوەڕاست ناوەند بەواتەی لە ناوەڕاست ژمارەك لە ناوەڕاستی 14 و 22. 17 ژمارەکی شیاوە، بەڵام بێگومان ناکاتە 17 چونکە سەلماندم کە دەکاتە 18، بەڵام دەبی بزانم کە 18 ژمارەیەکی شیاوە. دیسان لێرە ئەوە 1 ژمارە، ئەوە 2 ژمارە، 3 ژمارە و 4 ژمارە. ئێستا دەبی کۆیان کەمەوە. 8 و 5 13 لەگەڵ 2 15 لەگەڵ 5 دەکا 20، کەواتە یەکسانە بە 20. سفرەکەی دەنووسم، دووەکەش جارێ دەنووسم. ئەوجە 5 لەگەڵ سفری 5 لەگەڵ 7 12 لەگەڵ 4 16 لەگەڵ ئەو دووەی ئێرە 18. یەکەکەش جارێ دەنووسم. پاشان ئەو یەکەی ئێرە لەگەڵ ئەو یەکەی ئێرە دەکات 2 لەگەڵ ئەو یەکەی ئێرەش دەکاتە 3. 380. دابەشی چەندی بکەم؟ دابەشی 4. 38 دابەش 4 دەکا 9. 9 جاران 4 دەکا 36. 20 دابەش 4 دەکا 5. ناوەندەکە کردیان 95. ئایا شیاوە؟ بەڵێ شیاوە، چونکە لە 172 گەورەتر نییە، لە 45 گچکەتر نییە، کەواتە لە مابین لەو مابینەیە 95 ژمارەیەکی شیاوە. ئەمە لێرە ببورن کە ناتوانم هەموو پرسیارەکان شیکارکەم، نەکار ناتوانم کاتیشم نییە، و چونکە ڕێسایەکە زۆر ئاسانە ڕێسای دیتنەوەی ناوەند، بژمێری شت هەیە خوێندکاری ژیر، ئەوەی لەسەر تەژمارەکان کۆبکەوە لەگەڵ یەک بەدەستبی بە بژمێربی دابشکە بزانە چەندانە ژمارە هەیە. بۆ وێنە لێرە 1 2 3 4 5 کە سەرجەمەکەت کۆ کردەوە دابەشی 5 کە ناوەندەکە دەردەچی، سەرجەمەکەش لێرە بنووسە. زۆر ئاسانە. کاتە لێرە تەنیا ڕاهێنانە بۆ ئەوەی فێرە دابەش بین ڕەنگە لە هەمان کات. لێرەش هەروە ناوەندی هەر کۆمەڵەیەک لەو پێدراوانە دیار بکە، تەنیا سەرجەمەکەیان دەرینە، دابەشی چەندانەیە بکە. لێرە چەندانەیە؟ 1 2 3 4 5 دانەیە. کەواتە پێویست ناکە ئەمن دانیشم یەک ئەو پرسیارانە شیکارکەم کە کاتەکی زۆریشی پێدەوێ، بە تایبەتی ئەو ژمارانە کە زۆر گەورەنە، ژمارەی گەورەنە، بەڵام ئیدی ڕێسایەکە ئەو هایە تەنیا کۆکردنەوە و دابەشی چەندانەیە. بەڵام یەکسەر دێمە لای پرسیاری 16، چونکە زۆر گرنگن، ئەو پرسیارانە ئاسانیش نییە. ئێستا ناوەندی دراو بۆ دیاریکردنی ژمارەی نادیار لە هەر کۆمەڵەیەک لە پێدراوەکان بەکاربینە. لێرە ئەمن چم هەیە؟ ئەوە 1 ژمارە، ئەوە 2 ژمارە، ئەوە 3 ژمارە، ئەوەش 4 ژمارە. 4 ژمارەم هەیە، یەکەچیان دیار نییە، نازانم چەندە، بەڵام زۆر ئاسانە بیبینمەوە. چ دەزانم لە جیاتی؟ ناوەندەکەی ئەو 4 ژمارەی دەزانم کە 4ە، بە ڕێککەوت لێرە ناوەندەکەش 4ە، ژمارەکەش 4ە. ئەمن 4 ژمارەم هەیە، ناوەندەکەشیان 4ە. ئەمن دەچم یەکسەر چ دەنووسم؟ یەکسەر ڕێسای دیتنەوەی ناوەند دەنووسم. ئەمن دەزانم ناوەند یەکسانە بە سەرجەم دابش چەند دانا ژمارەم هەیە. لێرە بە پێچەوانە ناوەندەکەم هەیە، پێویست ناکە بیبینمەوە. چەندانە ژمارەشم هەیە، ئەویش پێویست ناکە.
کەواتە دەتوانم سەرجەمەکەی ببینمەوە لێرە چەندە سەرجەمی هەموو ژمارەکان کەواتە ڕێسایەکی دیکە لۆ خۆم دروست دەکەم دەنووسم سەرجەم ئەگەر سەرجەمم پێویست بوو لێرە پێویستمە سەرجەم کوو بیبینمەوە یەکسانە بە ناوەند یان بنووسە یان بنووسە ناوەند جاران لێکی بدەم زەڕبی چەند دانەیە چەند ژمارەم هەیە ئاوا ئێستا ناوەندەکەم هەیە 4 بوو چەند دانە ژمارەم هەیە ئەویشم زانی ژماردم هەمویان بێگومان هەتا ئەوەی نادیاریشە دەبی ئەویش بژمێرم 4 دانەیە کەواتە دەنووسم 4 ئەویش 4 سەرجەمەکە دەکات چەند دەکا 16 یەکسەر سەرجەمەکە 4 جاران 4 دەکا 16 کەواتە سەرجەمەکە کردێ 16 چونکە 4 جاران 4 یەکسانە بە 16 ئێستا سەرجەمی هەر 4 ژمارەکەی دەزانم ئەگەرە من ئەو ژمارە یەکی کۆ بکەمەوە لەگەڵ 3 لەگەڵ 5 لەگەر ئەو ژمارەی ئێرە کە دیار نییە هەمویان بەیەکەوە دەکەنە 16 ئایا دەتوانم ئەو ژمارەیە ببینمەوە؟ بەڵێ دەچم چ دەکەم جارێ ئەو 3 ژمارانە بەیەکەوە کۆ دەکەمەوە 16 دەینم کەمی دەکەمەوە لە سەرجەمەکە ئەو ژمارە شینە دەردەچی کەواتە کە زانیم سەرجەمەکە 16ەیە دێم ئەو ژمارانەی کە هەتا ئێستا هەمە 1 و 3 و 5 هەیە کۆیان دەکەمەوە 1 و 3 4 4 و 5 9 سەرجەمەکەش هەمووی 16ەیە بە نادیارەکەشوە کەواتە 16 دەینم 9 لێ دەردەکەم هەتا بزانم ئەو ژمارەی کە دیار نەبوو چەندە ئەو ژمارەیە کە دیار نەبوو 7 دەچم دەنووسم 7 لێرە دەنووسم 7 ئێستا ئەگەر هاتوو بزانم ڕاستە ڕاست نییە هەفتم بەدەست هاتیە بزانم ڕاستە ئێستا کۆیانکەوە 1 و 3 4 و 5 9 و 7 دەکا 16 ئەو جەگە 16ی دابەشی 4 بکەی ئایا دەکاتە 4 ناوەند بەڵێ کەواتە 7 ڕاستە کەواتە ئەو ڕێژ هەرچەندە لە دواوە دەچینە پێشەوە بە پێچەوانەکە دەگەڕێنەوە بەڵام زۆر باشە ئەو جۆرە پرسیارانە بۆ گۆڕینی شێوەی بیرکردنەوە بۆ بیرکردنەوە لە ناوەند چییە سەرجەم چییە ئەگەر ژمارەك دیار نەبوو کو دەیبینمەوە چونکە ئەمن مەرجنیە هەموو جارێ هەر ئەوها بتوانم لە لای ڕاستەوە بچمە لای چەپ تەنیا ژمارەکان کۆکەمەوە دابەشی چەندانەیە بکەم دەتوانم بە پێچەوانش بگەڕێمەوە لێرەش هەروە چەند ژمارەم هەیە 1 ئەوەش 2 ئەوە 3 ئەو جارەی 4 ئەو جا 5 ژمارەم هەیە 5 ژمارە پێنجەمەکەی دیار نییە بێگومان هیچ مەرجنیە پێنجەم دیار نەبی یەکەم دیار نەبی دووەم دیار نەبی هەمان ڕێگەیە ناوەندەکە دیارە ناوەندی هەمویان دەکاتە 10 5 دانەشە کەواتە سەرجەمەکە دەبی بکاتە چەند سەرجەمەکە دەبی چ ژمارەك بووبی هەتا کە دابەشی 5م کردبی تێ 10 دەچم لێرە بیرۆکەی خۆم لەسەر کاغەزدا دەنێم ئەوها دەنووسم ناوەند یەکسانە بە سەرجەم دابەشدانە چەندانەیە پاشان ناوەندەکەی دەزانم 5 ببورن دەیە ناوەندەکە دەیە چەندانە ژمارەم هەیە دەزانم 5 کەواتە سەرجەمەکە دەتوانم ببینمەوە بەڵێ ئەگەر هاتوو ئەو دەیەم جارانی 5 کرد سەرجەم دەکاتە 50 ئێستا زانیم سەرجەمی هەر 5 ژمارەکە کە کۆیان دەکەمەوە 50 ئەو جا دەچم ژمارەکان دەینم یەکەچیان 5 یەکەچیان 7 یەکەچیان 10 یەکەچیان 13 ئەوانی دەیان زانم کۆیان دەکەمەوە
ئەمن دەزانم هەمویان بە نادیارەکەشوە 50. ئەو چوارەی کە دیارە بەیەکەوە 35. ئەگەر 35 لێ دەرکەم ئەو ژمارەی کە نادیارە دەردەچی کە دەکاتە 15. کە دەکاتە 15 لێرە لە جیاتی دەنووسم 15. ئەو جاگەر بتەوێ ساغی کەوە کۆیانکەوە جارشکە دابەشی پێنجی بکە بزانە ناوەندە کە دەبیتەدا یان نابیتەدا. وەکو گوتم کێشە نییە ئەگەر نادیارەکە لێرە بوو لە چێن دەربوو هەمان ڕێگەیە. ئێستا پرسیاری 18 هەمان شتە، ئەوە 1 ژمارە، 2 ژمارە، 3 ژمارە، 4 ژمارە، 5 ژمارە. ناوەندەکەش 13. ئێرە چەندە نازانم، بەڵام چونکە ناوەندەکە 13 دانەکە چەندانەیە 5 سەرجەمەکەی دەبینەوە سەرجەمی هەمویان 13 جاران 5 دەکەم زانم دەکات چەند. دیسان ڕێسایەکەی دەنووسم ناوەند یەکسانە بە سەرجەم دابەش دانە، لە جیاتی ناوەندەکەی دەنووسم 13 چونکە ناوەند 13 لە جیاتی دانە دەنووسم 5 دانە، سەرجەم نازانم بەخۆم دەردەینم، سەرجەمەکە لێرە 5 جاران 13 کردی 65. ئێستا زانیم هەر 5 ژمارەکە کە کۆیان دەکەمەوە دەبیتە 65. ئەو جا ژمارەکانی کە هەمە ئێستا ئەو چوارە کۆ دەکەمەوە بزانم ئەوان چەندن بەیەکەوە 2 5 7 7 و 8 15 1 2 3 4 5 هەمویان بەیەکەوە 55. سەرجەمی هەمووی بە نادیارەکەشەوە 65 کەواتە ژمارە نادیارەکە دەکاتە 10. ژمارە نادیارەکە یەکسانە بە 10. ئەویش یەکسانە بە 10. هیچ هەڵە نییە ئەگەر 2 ژمارە وەکو یەک بوون یان 3 ژمارە وەکو یەک بوون یان هەمویان وەکو یەک بوون، هیچ هەڵە نییە. دیسان لێرە ئەو جارەی نادیارەکە لە ناوەندەیە زۆر باشە. 1 ژمارە، 2 ژمارە، 2 دانە، 3 دانە، 4 دانە، 5 دانە و 6 دانە. ناوەندەکەش چەندە؟ 25. کەواتە 25 جارانی 6 دەکەم بزانم سەرجەمی هەمویان چەندە بە نادیارەکەشوە. 25 جاران 6 دەکاتە 150. ئەوە سەرجەمی هەمویانە 150. ئێستا دەچم ئەو ژمارانەی کە هەمە کۆیان دەکەمەوە. چ ژمارەکەم هەیە 20 و 25 و 30 و 32 هەژدەی کۆ دەکەمەوە 5 و 2 7 7 و 8 15 پاشان 2 و 2 4 3 و 3 6 4 و 6 10 یەکیش 11 یەکیش 12. 125 هەمویان ئەوانەی کە دیارن هەمووشیان بەیەکەوە بە نادیارەکەشەوە 150 کەواتە 150 125 لێ دەردەکەم ئەو ژمارەی کە نادیارە کە ئێستا دیتمەوە دەبی بکاتە 25. دەچم زوو هەتا لە بیرم نەچووە لێرە دەنووسم 25. ئەگەر بتەوێ ساغیکەوە دیسان کۆیان بکەوە دابەشی 6 بکە بزانە دەکا 25 یان ناکە. وە زۆریش ژمارەیەکی شیاوە. ئێستا تەواو لەو جۆرە پرسیارە گرنگانە زۆر گرنگن بایەخیان پێ بدە و پاش ئەوەی ڕاهێنان دەکەم ئاسان دەبی. خشتەکە بۆ شیکاری پرسیارەکانی 20 هەتا 24 بەکاربینە. خشتەکەم هەیە باسی نمرەیە و 4 کەسیش هەیە لێرە 4 خوێندکار 4 جار تێستیان کردیا 4 نمرەیان وەرگرتیا. ئەو نمرانەش لێرە نووسراینە. یەک لە خوێندکارەکان جارێک نەچوو بوو نمرەی وەرنەگرتیە هێشتا 3 نمرەی هەیە. ئێستا بزانم چ داواکاریەکەم لێ دەکرێت.
پرسیاری 20 تێکرای دیارە مانای ناوەندە. ئەمن پێشتر نەمدەزانی کە تێکرای هەمان مانای هەیە وەکو ناوەند. تێکرای نمرەکانی کاروان چەندە؟ تێکرای نمرەکانی کاروان چەندە؟ دەچمە لای کاروان، نمرەکانی کاروان، ئەوەتە کاروان، نمرەکانیشی 95 92 89 و 76. هەر لە ئێستاوە دەبی ئەمن تۆزە خەمڵاندنەکەم هەبیلۆ ناوەندی نمرەکانی. هیچ کات نابی لە 76 کەمتربی ناوەندەکە و هیچ کاتیش نابی لە 95 زیاتربی، کەواتە شتەکە لە مابینی 85 و 83 و ڕەنگە هەتا 87 و 88ش. کە کۆیان دەکەمەوە ئەو چار ژمارانە کە کۆم کردەوە کردیە 352 نازانم بەدەستی کۆم کردیتەوە، هیوادارم ڕاست بی. پاشان دەینم دابەشی چاری دەکەم. ئەگەر هەڵەش بوو زۆر تووڕەمە بن، خوێندکاریژیر بژمێر بەکار بینن، ناوەندەکەی سەرجەمەکەی ببینەوە، دابەشی چواری بکەن، بنووسن لە کۆمنت ناوەندەکە کردیە ئەوەندە. 352 دابەش 4 کردیە 88، کەواتە 88 ژمارەیەکی شیاوە بۆ ئەو چار ژمارەیە. ئەوە کاروان. پرسیاری 21 کو یان چۆن تێکڕایی نمرەکانی کاربین بەبێ ئەژمێرکردن دەبینیەوە؟ زۆر ئاسانە، زۆر پرسیارەکی جوانیشە. تەنیا تەمەشای نمرەکانی کاربینی دەکەم. 85 85 85 85 بێگومان ناوەندەکەش هەر 85. هیچی دیکە نییە بێجگە لە 85. ئەگەر هاتوو نمرەکان هەموو جارێ وەکو یەک بوو، لە کاتی دیتنەوەی ناوەندیش هەر هەمان نمرەیە، نەزیاد دەبی نەکەم دەبی. پرسیاری 22 کامیان زۆرترین یان بەرزترین ناوەندیان یان تێکڕاییان هەیە؟ ئایا کاردۆ یان کاروان یان کاربین؟ کامەیە؟ کاربین ئەوە زۆر دیارە، 85. ئەوە دیارە، پێی ناوێ ماندی بم. بەڵام دەچمە لای کاروانیشم دیتەوە 88 تێکڕاییەکە. ئێستا دەچمە لای کاردۆ بزانم نمرەکانی کاردۆ چەندە. نمرەکانی کاردۆ 87 و 93 100 و 81. هیچ کات نابی ناوەندی نمرەکانی کاردۆ لە 81 کەمتربی بە هیچ جۆرەك، هیچ کاتیش نابی لە 100 زیاتربی، کەواتە شتەکە لە مابینی 88 و 90 و 91 و ئەو شتانە. ئەمن چم کرد؟ کۆم کردەوە نمرەکان، کردیە 361 کە دابەشی چارم کرد، کردیە 90 شتێک، 90 فاریزە 25 بەش لە 100. کەواتە کامەیان لە هەمویان زۆرترە؟ کاردۆ لە هەمویان زۆرترە، چونکە 90 زۆرترە لە 88، زۆرتریشە لە 85. ئەوە پرسیارش تەواو بوو. پرسیاری 24 ئەمن دەهێڵمەوە بۆ خوێندکاران. پرسیاری 23 کارزان کە ڕۆژێک نەچوو بوو، نەهات بوو، کەواتە تاقیکردنەوەی نەکردیە، کەواتە تۆزێک دەبی تاقیکردنەوەیەکی بکە. کارزان پێویستی بە چەند نمرە هەیە؟ لە تاقیکردنەوەی چارەم هەتا تێکڕای نمرەکانی بکاتە 85. وەکو ئەو پرسیارانەی ئێرەیە کە چاکم کرد، ناوەندەکەی دەزانم 85، دانەکان دەزانم چەندانەیە، 4 دانەیە، دەبی 4 دانەبی، یەکەچیان دیار نییە، کەواتە یەکسەر دەبینمەوە 85 دەینم، جارانی چاری دەکەم. 85 چونکە من دەزانم ناوەند یەکسانە بە سەرجەم دابەشی چەندانە. سەرجەمەکە دەبینمەوە. ئێستا دەچم
85 دەینم جارانی چاری دەکەم چونکە 85 ناوەندە چاریش دانەیە 5 جاران 4 20 جاران 8 32 لەگەڵ دۆش دەکا 34 کەواتە سەرجەمە کە دەبی 340 بی ئەو هەتا ئێستا بزانم چەندی هەیە ئەو سێی کۆ دەکەمەوە بزانم هەتا ئێستا چەندی بەدەستی نایە چونکە دەبی هەمووی 340 بی باشە تۆزێک ئەوانە لابم هەتا ئیشەکە ئاسان بی هەمووی دەبی 340 بی بزانم هەتا ئێستا چەندی هەیە 81 کۆ بکەمەوە لەگەڵ 84 لەگەڵ 81 و 86 و 82 81 و تۆزەشکەش هەتا جێ هەبی 81 کۆی دەکەمەوە لەگەڵ 86 کۆی دەکەمەوە لەگەڵ 82 1 و 6 7 7 و 2 9 سێ جاران هەشتیش دەکات 24 249 هەیە هەتا ئێستا بەخۆی دەبی 340 هەبی چەندی مایە دەبی 340 بینم 249 لێ دەرکەم کەواتە 10 کەم 9 یەکسانە بە 1 لێرە ئەو چارە بووە 3 چونکە خورد کراوە 13 کەم 4 دەکاتە 9 و 2 کەم 2 دەکات دەبی ئەو جارەی 91 بینی ئەو جا کە 91 کۆ دەکەینەوە لەگەڵ 81 و 86 و 82 دەبیتە 340 340ش کە دابەشی چاری دەکەین دەکاتە 85 تاو پرسیاری 5 هەمویان نازەم ئەو پرسیارە چی هاتیتە ناو ناوان تێناگەیشتم ئەوەی ڕاستی بی هەمویان مەبەستی ئەو چار کەسەیە لێرە کاردۆ و کاروان و کارزان و کاربین هەمویان لە ڕیزێکدا دانیشت بوون کاردۆ لە پێش کارزان بوو و لە دوای کاربینیشەوە واتە کاردۆ لە مابەینیان بوو لە دوای کاربین بوو لە پێش کارزان بوو کاروانیش لە چێن دەربوو کاروان لە ڕیزی کاروان یەکەمی ڕیزەکە بوو لە پێشەوە بوو ئایا کێ یان چێ ڕاستە و خۆ لە دوای کارزان دانیشت بوو لە دوای کارزان چێ دانیشت بوو هەستم نەکرد ئەو پرسیارە چی ئاسان بوو ئەمن وێنەکانم ئەو هادانا چونکە کاروان لە ڕیزی پێشەوە نووسرا بوو کاروان لە پێشەوەیە کاربینیش کاردۆش لە مابەینی کاربین و کارزانێ دوای نووسرایە چێ لە دوای کارزانە کەس لە دوای کارزان نییە ئەگەر هەر ئەو چار کەسە بن ئەگەر مامۆستا لە دوایان بی کە تەماشایان کابزانی کو تاقیکردنەوەکە ئەنجام دەدەن نازانم ئەوەی ڕاستی بی لە دوای کارزان چێ هەیە ئەگەر ئەو هادایان نێم ئەگەر نازانم دەتوانی لە کۆمنت بنووسی کو لەو پرسیارەی تێگەیشتی ئایا پرسیارەکە ڕاستە دەقەکەی باشە هەڵەک شتێک نەکرایە لەولا چێ لە دوای کارزانە کەس نابینم ئێستا پێدا چوونەوە ئەو پرسیارانە زۆر ئاسانن هیوادارم زوو پرسیارەکانت چاکردبی بە خۆت خوێندکاری ژیر چونکە ئەو بەهایە 5 کۆ پیتیمە دەکات 12 5 کۆ 12 هەموو کەس دەزانی کاتە زۆر ئاسانە بەهایەکە دەکاتە 17 پرسیاری 27 زۆریش ئاسانە ئەویش یەکە خانە لەگەڵ خانە کۆ دەکەمەوە زۆر ئاسان 1 و 7 8 4 و 5 9 9 و 3 12 5 و 5 دا 1 11
هەشت و یەکیش دەکاتە 9. دیسان لێرە زۆر ئاسانە. 8 5 لێ بڕوا 3، 6 5 لێ بڕوا 1، 5 5 لێ بڕوا 0، 15 7 لێ بڕوا 8، لێرە 9 8 لێ بڕوا 1، ئەوجا لێرە 10 3 لێ بڕوا 7، لێرەش بووە 2 1 لێ بڕوا 1. بەڵام پرسیاری 9 زۆر گرنگە. نزیکەوە بۆ نزیکترین بەش لە 1000. هەر کە جێم لە وشەی بەش لە یەکسەر دەچمە لای ڕاستی فاریزە. تەمەشای ئێرە هەر ناکەم. دەست پێ دەکەم لە ڕاستی فاریزە نزیکترین خانەی ڕاستی فاریزە ناوی چییە؟ ناوی بەش لە 10 یان 10. ئەوەی دوایوی ناوی بەش لە 100، ئەوەی پاشەوی ناوی بەش لە 1000. ئەو هایە ناوەکانیان. ئەوەی پاشەوی بەش لە 10,000. بەڵام لێرە نزیکترین بەش لە 1000 واتە تەمەشای ڕەنووسە سۆرەکەی دەکەم. هەموو ئەو شتانەی ئەو ڕەنووسانەی لە لای ڕاستی سۆرەکەی دەبی فڕێیان دەم، دەبی لایان بم، دەبی نەمینێن. واتە لە کاتی نووسین دەبی تەنیا بنووسم 32 فاریزە 5 8 7 چونکە تەنیا 3 لە من دەوێ بەش لە 1000. بەڵام ئایا ئەو 7 کە ئەمن نێزیی دەکەمەوە وەکو خۆی بمینێ یان ببیتە 8؟ بێگومان دەبی ببیتە 8 لەبەر چ؟ چونکە ئەو ڕەنووسەی کە فڕێمدا، ئەو ڕەنووسە شینە کەلام برد، ڕەنووسەکی گەورەیە. ناتوانم ڕەنووسی گەورە لابم بەبێ ئەوەی دەستکاری ئەو ڕەنووسەی بکەم کە نێزیی دەکەمەوە. کەواتە ناچارم کە ئەو شەشەی لا دەبم، ئەو 7 دەبی بە 8. ژمارەکە چی لێ دێ؟ دەبیتە 32 فاریزە 5 8 8. ئەو پرسیارەش هەر زۆر ئاسانە، ڕاستە هاوکێشەیە. بەڵام دەپرسم لە خۆم 13 هەیە کۆی دەکەمەوە لەگەڵ چ ژمارەك هەتا بکاتە 29. ژمارە 1 نابی دەکات 4، 2 نابی 3 نابی 13 نابی چەند دەبی؟ 16 دەبی. 16 لێرە دانێ کۆی بکەوە لە خوارێ، تەمەشای ئێرە مەکە زانە دەکات چەند؟ 3 و 6 9 1 و 1 2. ئەو جە تەمەشاکە لای چەپ 29 کەواتە هاوکێشەکە هاو سەنگە، کەواتە دەبی بکاتە 16، نابی بکاتە هیچ شتێکی دیکە. تەواو لاپەڕە 59 تەواو. هیوادارم ئەو پرسیارانە هەموویشی کار بکەی خوێندکاری ژیر بۆ ڕاهێنانکردن لەسەر دیتنەوەی ناوەند، هەتا وانەیەکی نوێ وە لاپەڕەیەکی نوێ هەر بژی.